باش بنج بو ویکیشی دخوازی امجی ویکو تایبت جنن اوروپا دی ام مانگه پارتو حزب سیاسی کانی روشالاتی کردستان ل پارلمانی اروپا کوبونوکی گشتگیریان انجام دا. لسر روشی روشالاتی کردستان ل استاو دهاتوی ایران دا. لم کوبونوه دا هولدرا زیاتر لیک نزیک بونوه لیکتر درست بکن. بو خباته کی نتوایی. پرسی کرد شراسر نبید دموکراسی مستقل نبید. بێگومان ئەو کۆنفرانسانە بەر لە هەر شتێ نیشانی ئەوە دەدەن کە کورد توانای سیاسەتی مدرنی هەیە و لە هەمان کاتیشدا دۆستی کورد هەیە کە ئەو کۆنفرانسانە دەبەسترێ خودی ئەو کۆنفرانسانش تریبوونێکە کە کورد باشتر بتوانێت هێزی خۆی نیشان بدا بزانێت کە دنیا تێبگەینێ کە کورد هێزی گۆڕانکاریە لە ئێران و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەگشتی و لە هەمان کاتیشدا پرۆژەی دموکراتیکی خۆی ئیرائە بدا. بەشێکی تری دانیشتنەکە باسی هەوڵاتی بوون لە کۆمەڵگای ئێراندا بوو کە ئاماژە بەوە کرا لە هەر وڵاتێکدا مافی هەوڵاتی بوون بە یەکسانیدا بەش نەکرێت ئەوە هیچ کاتێک ئەم وڵاتە ناتوانێت بگات بە ئاستی دیموکراسی بوون. لە کۆبوونەوەی ئەوڕۆدا هەر وەک بە خۆشتان جۆتان لێبوو ئاماژەمان بەوەی کرد وەک حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە دۆخی ئێستا پێکەوە هاوژینی لە وڵاتێکی فرەنەتەوەیی وەکو ئێران هەتا ئەم نەتەوانە مافی وەکو یەکیان نەبێ شاری بوون بەو معنای کە شەهروەندی مافی وەکو یەکی تاک لە جامعەدا دەستە بەر نەکرێ وەکو نەتەوە و وەکو تاک هیچ وڵات هیچ کاتێک سیستمێکی دیموکراتیک پێک نایە. پرسی ژنان لە دانیشتنی پارلەمانی ئەوروپا لە نێوان حەزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا پرسێکی سەرەکی بوو. زۆربەی لایەنە سیاسیەکان هاوڕا و کۆک بوون لەسەر ئەم پرسە. هەروەها باس لە خەبات و بەرخودانی ژنانی کورد کرا لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیدا. گرنگترین شت لە ڕوانگەی منەوە پرسی خەباتی ژنان بوو لە مێژووی ڕزگاری خوازی گەلی کورد ئەوەی کە مێژوویەن چی کراوە ئەوەی کە ئێستا چی دەکرێ و ئەوەی کە ئێمە وەک هێزە سیاسیەکانی کوردستان چۆن دەتوانین ئەم پرسە تەبعاً پرسی ژنان تێکەڵە بە پرسی ئازادی تێکەڵە بە پرسی دموکراسی تێکەڵە بە پرسی گشتی خەباتی کورد لە هەموو پارچەکان ئێمە تێکۆشاین مێژوویەن بەحسیەوە بکەین لە کوردستانی ڕۆژهەڵات چی گوزەراوە باسی ئێستا بکەین و باسی داهاتوش بکەین. پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەوڵ دەدەن لە ڕێگای ئەم کۆڕ و کۆبوونەوانە لەسەر ئاستی ئەوروپا پشتگیری زیاتر لە ڕووی نێودەوڵەتی کۆبکەنەوە بۆ ئەوەی بگەن بە داخوازیەکانی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان لە نێوخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا. لە نێو پەرلەمانی ئەوروپادا پارت و لایەنە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆبوونەوە و بانگی یەکڕێزی گەلی کوردیان کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەروەها بایەخدان بە یەکڕێزی بۆ ئەوەی هێزە زلهێزەکانی جیهان و بە تایبەت یەکێتی ئەوروپا و ئەمریکا پشتگیری لە گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و گەلی ئێران بکەن بۆ دوا ڕۆژێکی نزیک. حەمید مستەفا دەنگی ئەمریکا، پەرلەمانی ئەوروپا، بروکسل.